بەسەوە باس و گفتوگۆکردنا لەسەر نمایشکردنیەکێکی تر لە شانۆیە هەرە تایبەتەکان بە خۆشحاڵیەوە لە شاری کەرکووک بێگومان داستانی ئازارەکان جارێکی تر چۆ سەرتەختەی شانۆ و بە ستافێکی زۆر باش هەم بە دەرهێنێکی زۆر باش و بە کۆمەڵێک لە ئەکتەرە هەرە دیارەکان و کۆمەڵێک لە ئەکتەرە بە تواناکانی بێگومان نێوبواری شانۆ توانیان کە لە شاری کەرکووکی خۆشەویستەوە جارێکی تر ئەم شانۆیان نمایش بکەنەوە بێگومان بەرەکارە تەندروستیەکان و تەواوی بابەتانی هەیە وجێ خۆشحاڵیە کە بڵین ئەو کەسانی کە بینەرن بە بڵین تاوی بوونی ماسک و ڕێکارە تەندروستیەکانەوە جارێکی تر ئەچن بۆ بیننی ئەم جۆرە شانۆیانە و ئەمەش جێ خۆشحاڵیە بۆ ستافەکان کە بتوانن بەردەوامیان هەبێت و بتوانن کار لەسەر ڕەوشی شانۆ بکەن لە هەر شارێکی کوردستان بێت. بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری کەرکووک باوبەشی تیپی شانۆی ئاشتی و گروپی شانۆی نوێ لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک شانۆی داستانی ئازارەکانی نمایش کرد. شانۆیەکە ئامادەکردن و دەرهێنانی قاسم غەمگین بوو ناوەڕۆکەکەشی باسی نەهامەتیەکانی 100 ساڵی ڕابردووی گەلی عراقی کرد. لە شانۆیەکەدا چەند شانۆکارێک ڕۆڵیان بینی کە بریتی بوون لە محەممەد جەوهەر، سوڵتان عەبدوڵڵا، عومەر نافع، عومەر شاکر، حەمە فەرهاد، ئەحمەد محەممەد، هەروەها سیروان بێلانە. وەک بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری کەرکووک ئەم بەرهەمەی پێشکەشی ڕۆحی هونەرمەندی کۆچ کرد و دەرباز نەجات کرد و ڕاگەیاند. ئەو هونەرمەندە کۆچ کردووە هەتا ئەو دەمەی لە ژیاندا بوو خزمەتێکی زۆری بە بواری شانۆ کردووە بۆیە وەک ڕێزێک لە ماندووبوونی ئەو هونەرمەندە شانۆگەریەکە پێشکەشی ڕۆحی ئەو کرا.